ئێستاش تێناگەم من چۆن نەمردم ئەو ڕۆژەی کە تۆ منە بەجێهێشت خۆجەرگم سوتا کاتێ پێت وتم لەناو ژیانما چیتر تۆم نەهێشت بیر ناچێتەوە بیر ناچێتەوە کەسێک لە دەست دێت بیر ناچێتەوە چونکە دەزانی دنیاشت بەمێ کەس جێگایەوە بۆ نادێتەوە مگر بمردم بیرم چێتەوە بیر ناچێتەوە بیر ناچێتەوە کەسێک لە دەست دێت بیر ناچێتەوە چونکە دەزانی دنیاشت بەمێ کەس جێگایە